الفقرة الثانية القراءة الأولى لمشروع لە ساڵی 2019دا یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە بەهۆی خۆپیشاندەرانی تشرینی یەکەمی ئەو ساڵە هەڵپەسێردرا. بەو پێی یەکێک لە داواکاریەکانی خۆپیشاندەران هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگاکان بوو. دوای پێکێنانی کابینەکەی محەممەد شیاح سوودانی بڕیار بوو لە ماوەی ساڵ و 6 مانگدا ئامادەکاری بۆ ئەنجومەنی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران بکرێت. بەڵام لەبەری هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران ئێستا ئامادەکاری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکرێت. ڕۆژی 4 مانگە ئەنجومەنی نوێنەرانی عێراق خوێندنەوەی دووەمی بۆ پێشنیازە یاسای هەمواری سێمی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجامدا کە بە پێی ئەم هەموارە یاساکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پارێزگاکان دەکرێت بە یەک یاسا و ژماردنی دەنگەکان بەدەست و ئەلیکترۆنی دەبێت. لە ئەگەری جیاوازبوونی ئەنجامەکەشدا ژمارەی دەنگەکان بەدەست یەکلایی دەکرێتەوە. هەروەها ڕێگە بە هیچ ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران و پارت و فراکسیۆنەکان لە ئەنجومەنی نوێنەران نادرێت بچنە نێو هاوپەیمانێتیەکی دیکە تا ئەو کاتێ حکوومەت پێک دێنرێت. ژمارەیەک لە لایەنەکانی شیعە و کورد و سوننا پاڵپشتی پرۆژە یاسای هەمواری یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکەن و داوا دەکەن سیستەمی هەڵبژاردنەکان لە فرێبازنەیەوە بگەڕێتەوە بۆ سیستەمی ساندلیگۆ. بە تایبەتیش لایەنەکانی سەر بە چوارچێوەی هەمانگی کە لە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەراندا تووشی شکستێکی گەورە بوون. لە بەرامبەردا موقتەدا سەدر سەرکردەی ڕەوتی سەدر و ئەندامە سەربەخۆکان و تشرینیەکان دژ بە گەڕانەوەی یاسای کۆنی هەڵبژاردنەکانن. سیستەمی ساندلیگۆ بریتیە لە دابەشکردنی کورسیەکان بەسەر لیست و قەوارەکانی بەشداربوو لە هەڵبژاردن بەمەبەستی کەمکردنەوەی جیاوازی نێوان ژمارەی دەنگەکان و ژمارەی کورسیەکان. هەر پارێزگایەکیش دەکرێت بە یەک بازنە، هەروەک لە هەڵبژاردنەکانی 2014 و 2018 جێبەجێ کرا و عێراق کرابووە 18 بازنە. لە کاتێکدا سیستەمی فرەبازنەیی هەر پارێزگایەک بۆ ژمارەیەک بازنەی هەڵبژاردن دابەش دەکات و ئەو سیستەمەش لە هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران ساڵی 2021 جێبەجێ کرا کە عێراق بەسەر 83 بازنەی هەڵبژاردندا دابەش کرابوو. خۆپیشاندەرانی تشرین و سەربەخۆکان پاڵپشتی لە سیستەمی فرەبازنەیی دەکەن و بە بۆچوونی ئەوان سیستەمەکە دەرفەتی ساختەکاری لە هەڵبژاردن کەم دەکاتەوە. هەروەها هەل بۆ دەنگدەران دەڕەخسێنێت لەوەی نوێنەری ڕاستەقینەی خۆیان لە سنوورەکەی خۆیان هەڵبژێرن. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک یەکێکە لە خاڵە ناکۆکەکانی نێوان لایەنەکان کە لە ساڵی 2005ەوە هەڵبژاردن لەو پارێزگایە ئەنجام نەدراوە. لە کارنامەی حکوومەتەکەی محەممەد شیاح سوودانی ئاماژە بۆەوە کراوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هاوکات لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی دیکە ئەنجام دەدرێت کە نابێت لە ساڵێک زیاتر تێپەڕ بکات.